ئەمە دیمەنی درێژەی خۆپشاندان و ناڕەزایی خوێندکارانی زانکۆی چەرمووە. ماوەی 3 ڕۆژە بەردەوامن لە ناڕەزایی دەربڕین. خوێندکاران کۆمەڵێک داواکاری و گرفتیان هەیە لە پێش هەموو داواکاریەکانیانەوە ناونیشانی پیشەییانە. نزیکەی 2000 خوێندکارین. ئیدی عنوان وەزیفی زۆربەمان دیار نییە. هێندێک لە بەشەکان نەبێت کە عنوان وەزیفیان دیارە و داهاتویان دیارە تا ڕادێک، بەڵام زۆربەی بەشەکان وەکو فارما یان توانم بڵێم فیزیای پزیشکی ئەوانە زۆربیان ناونیشان و یان ناونیشانی کار و عنوان وەزیفیان دیار نییە. ئێمە خوێندکارانی زانکۆی چەرموو ماوەی 3 ڕۆژە بەردەوامی لە خۆپیشاندانەکان ئێمە زۆر کێشەمان هەیە ناو زانکۆی زەبارەت بە تاقیگا بە نەبوونی مامۆستای بەپێی پێویست، نەبوونی هۆڵەکانی خوێندن بەپێی پێویست، بەڵام کێشەی سەرەکی من ناونیشانی وەزیفە کە تاوەکو ئێستا 3 کۆلێژمان هەیە لە کۆمەڵی بەشی زۆر پێکهاتووە، دەرەجەی زۆر بەرز وەرگیراون. کێشەی سەرەکی ناونیشانی بەشەکەمان و ناونیشانی وەزیفیمان هەیە کە سەرەتا پەروەردە زمان بۆ بە پەروەردە زمان وەرگیراوین، بەڵام ئێستا ئەڵێن زمانە. ئێمە هیچ داهاتوویەکمان نییە، داهاتوومان نادیارە. چەندین جار لەگەڵیان قسەمان کردووە و تومانەکە ئێمە ئەمانەیە بەشەکەمان ببێ بە پەروەردە و چەندین جار نووسراومان بەرز کردوێتەوە، بەڵام هیچ وەڵامێک نییە. تا ئێستا چەند جارێک داواکاریەکانی خوێندکارانی زانکۆی چەرموو بەرزکراونەتەوە بۆ وەزارەتی خوێندنی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان، بەڵام گرفت و نەبوونی ناونیشانی پیشەیی لە هەمان دۆخی پێشوماوەتەوە. پەیوەندیم بە وەزارەتی خوێندنی باڵاوە کردووە. وەزارەتی خوێندنی باڵا خۆشبەختانە هاتووەتە سەر خات. ئەمە جاری یەکەم نووسرا و جاری یەکەم نییە کە نووسراو ئەکرێت لەسەر ناونیشانی کار یاخود عنوانی وەزیفی. لە ساڵی 2019 نووسراو کراوە، لە ساڵی 2021 کراوە. وەزارەتی خوێندنی باڵا وەڵامانی داوەتەوە کە نووسراوەکەی ئێمە ئاراستەی ئەنجومەنی وەزیران کراوە بە فەرمی و دواتر ئەنجومەنی وەزیران لە ئێستا وەکو هەموو هاوڵاتیان نەزانن کە ئەنجومەنی ڕاژە پێکێنراوە بۆ چارەسەرکردنی دامەزراندن گرێبەستەکان عنوانی وەزیفی. بۆ چارەسەری گرفت و گەیاندنی کێشەکەیان چەند خوێندکارێک بە نوێنەرایەتی تەواوی خوێندکارانی زانکۆی چەرموو سەردانی وەزارەتی خوێندنی باڵای حکوومەتی هەرێمی کوردستانیان کردو لەگەڵ وەزیری خوێندنی باڵا کۆبوونەوە. لەبارەی کۆبوونەوەکەشەوە یەکێک لە نوێنەرانی خوێندکاران بە کورتساد نیوزی ڕاگەیان لێک تێگەشتنی باشیان هەبووە و بەڵێنی چارەسەری گرفتەکەیان وەرگرتووە. کارۆن محەممەد کورتساد نیوز قەزای چەمسەماڵ.